بەڵام مشکلەوە بوو ترسیەوەمان بەرزی پێنەم سەقۆ ورد بوو. سەرۆکایەتی شارەوانی سلێمانی ڕەتی دەکاتەوە بەهۆی کەمی ئامێرەکانی بەڕێوەبەرایەتیەکەیان پرۆسەی ڕزگارکردنی و هاوڵاتیانی لەژێر خانووە سێ نهۆمیەکە گیریان خواردبوو دواکەوتبێت. بەرپرسی بەشی ئامێرەکان لە سەرۆکایەتی شارەوانی سلێمانی ناشارێتەوە بەهۆی قەیرانی دارایی، گرفتی سیانەکردنەوەی ئامێرەکان و دابینکردنی سوتەمەنیان هەیە. بەڵام ڕەتی کردەوە ئەو گرفتانە هۆکاری درەنگکەوتنی ڕزگارکردنی قوربانیانی ڕووداوەکەی حەڤە لەسەر هەژدەی ئەم مانگە بوو بێت. گەورەترین کێشەی من لەم بەشەی ئامێرەکانی شارەوانی سلێمانیە کەمترین پارە دانراوە بۆ سیانەکردن و بۆ کڕینی سوتەمەنی. چەندین جار لەگەڵ بەڕێز سەرۆکە هەوڵمان ناوە و داوامان کردووە، داواکاریەکەمان چۆتە وەزارەت لێەوە بۆ وەزارەتی شارەوانی بۆ وەزارەتی دارایی کە ئەم پارەیە بەشی ئێمە ناکا بۆ سیانەکردنی ئەم ئامێرانە، بەڵام ڕەزامەندی لەسەر نەدراوە. ئەوەی چێکە لە کێشەکانمان لەبەرەوەی ئامێرەکانمان کە ئەشتێت بە جوود و ماندووبوونی خۆمان چاکەکەینەوە بە کەمێتێک پارەمان هەیە مانگانە بەوە ئامێرێکی پێ چاکەینەوە ئەبێ ڕایگرین تا ئامێرێکی تر چاکەینەوە. ئەمە گەورەترین کێشەی ئێمەیە. وەڵامدانەوەی شارەوانی سلێمانی دوای ئەوە دێت پرۆسەی ڕزگارکردنی قوربانیانی خانووەکەی گەڕەکی کازیوە زیاتر لە 16 کاتژمێری خایاند. بۆ ڕزگارکردنی قوربانیەکانی ژمارەیەکی بەرچاو لە خێرخوازان هاوشانی تیمەکانی شارەوانی سلێمانی سەرقاڵی ڕزگارکردنی بریندارەکان بوون. یەکێک لەو شۆفێرانش کەەوە خێرخواز بەژاری ڕزگارکردنی قوربانیەکانی کردبوو دەڵێت ئەگەر خێرخوازان نەبوایە ئەوە بە ژمارەیەکی کەمی ئامێرەکانی شارەوانی نەتوانرا چارە نووسی بەرکەوتووان بوون بکرێتەوە. ئەو ئامێرانەی کە لێوێ بوون ئەو ئامێرانە لە قەت ئەو کارەساتە نەهات. ئێمە شارەوانیمان هەیە، بەڕێوەبەرایەتی شارستانی بەرگری شارستانیمان هەیە. ئێمە لەو حاڵەتانە ئامێری مشاربڕینمان هەیە لە حەفارە ئابەسرێ، حەفارەی 210مانەیە 350مانەیە، موکێشمان هەیە، مەقەسمان هەیە. ئەگەر ئەم ئامێرانە لە بەردەست وایە ئەو پرۆزەیە کە حەفە کاتژمێری خایان دەتوانی بە چەند کاتژمێرێک کۆتایی پێبێنی. بەپێی زانیاریەکانی بەیام زیاتر لە 6 ئامێر لە جۆرەکانی دەقاق و حەفارە و چەند جۆرێکی دیکەی بیناسازی لە شوێنی ڕووداوەکە لەلایەن خێرخوازانەوە دابینکرابوون. بەڵام بە وتەی ئەو خێرخوازانە ئەگەر حکومەت ئامێرەکانی مشار و موکێش و مەقەستی هەبوایە دەگونجا ژمارەی قوربانیەکان لەوەی کە هەبوو کەمتر ببوایەتەوە. بەپێی زانیاریەکانی پەیام لە ئێستادا سەرۆکایەتی شارەوانی سلێمانی پێویستی بە فاریشە، گرێدەر و کاسیحە هەیە. بەڵام بە بیان و قەیرانی دارایی تا ئێستا ئەو داوای ئەو سەرۆکایەتی لەلایەن حکومەتەوە جێبەجێ نەکراوە. مانگانە بۆ گەڕخستنی ئۆتۆمبیلە خزمەت گوزارەکانی شارەوانی 600,000 لیتر سوتەمەنی پێویستە، بەڵام حکومەت تەنها 20 بۆ 25,000 لیتر تەرخان دەکات. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.